ڕاوکردنی نایاسایی یا با بڵێن ڕاوکردنی لە ڕادەبەدەری ئاژەڵەکان یەکێکە لە زیانەکان کە بە ژینگە و بە سروشت و ئاژەڵەکەویەکانی ناوچەیەکە گەێنرێ. ئێرەش قەزای قەرەداخە بەوە بەناوبانگە کە خەڵکەکەی ئەو نەریتیان هەیە کە بە شێوی نایاسایی ڕاو ناکەن و پۆلیسی دارستانیش بەردەوام متابعی ئەو ناوچانە کات و هەر کەسێک ڕاو بکات دەستگیریەکە. اینجا چینە قۆپیەکانی قەرەداغ بزانین کە ئەوەی کە ڕاوکردن لێرەیان نایاساییە و قەدەغەیە چەندێک سروشتی ناوچەکە بوژاوەتەوە. مامەجان هاتوین بزانین لەم منتیخانە خەڵک زۆر ڕاوەکە کەم ڕاوەکە چۆنە و سروشت ئاوا بە جوانی ماوەتەوە. وڵایی لە پێشەوەی کەوا مەمنوع بێ منتیقەکە بە حکمیەوەی کەوا منتیقەیەکی شاخاویە و ئاژەڵی کێوی هەیە ڕاوی تیاکرا زیاتر لەو کاتانە کە لە گرانەکە گۆشت گران ڕاوچی و ناڕاوچی هەر ڕاویە کرد ئەینا خۆی ئەو کەسانەی کە ڕاوچین دەگمەنن هەر پیشیان ڕاوە بەڵام بەوەی زروفی نەبوونەوەوانە و گۆشتکەم بوو گران بوو هەموو کەسەی ترەوەی مامۆستا و دار و بەر لەو کاتەوەی کە مەمنوعکرامە بەسەوەی لە بڵین لە دوای ڕاپەڕینەوە خۆ پێشتر قەت ڕاوە کردووە ماوە هەرە وەڵام من لە دوای ئەنتیپازەکە و پێشتریش هەر هیوایەتم بوو ڕاوی کەروێشک و بەتاپڕ ڕاوی تەڵە و دوایی واز لێ وڵاتی کە مەمنوع کراوی تر تەوان ئینسان هەر شتێ مەمنوع بووی تر تۆ مەفروضە پەیڕەوی یاساکە بکەیت جەناب وەکو دەمێکە لێرەیت و خەڵکی ئێرەی هەستە کردو ینی هیچ فەرقێک بکات لەوەی کە پێشتر ڕاو نەکرا بێسە کراوی مەسەن ئاژەڵێکی وشتیوا زۆر بوو بێ لێرە بەڵێ تەنانەت ئاگرکەوتنەوە تەنانەت داربڕین خەڵوتکردن ئەمانە هەموو یەک بەرنامەی لەگەڵ ڕاوەکە سزای خۆی هەیە ئێستا کە ئەبینی بۆ نمونە ئەو سروشت ئاوا جوان بوژاوەتەوە پەشیمانی لەوەی کە ڕاوە کردو پێشتر یا مەسەلەن پەشیمانم بە تاکید ئێستا مەسەلەن بۆ جیلەکانی دوای خۆت نەسیحەتیانەکەی کە قەت شیوانەکە زۆر پەشیمانم زۆر خۆشم بە تاوانبارەزانم. ناوچەی قەرەداغ یەکێکە لە ناوچە گرنگەکانی هەرێمی کوردستان لە ڕووی پاراستنی ژیانی ئاژەڵەکێویەکانەوە. نەریتی پاراستنی سروشت، نەبڕینی دار و ڕاونەکردن بۆتە هۆی زۆربوونی ژمارە و هەمەجۆرەتی ئاژەڵەکێویەکان. ئەوانش دیمەنێکی جوان و دڵڕفێنیان بە ناوچەکە بەخشیوە. ئەگەرچی ساڵانە ژمارەی کەم ڕاوچی لە قەرەداغ دەستگیر دەکرێن، بەڵام پۆلیسی دارستان بەردەوام لە ڕێگەی کامێراوە چاودێری ناوچەکە دەکەن و هەفتانە چەند جارێک تیمەکانیان دەردەچن بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری دۆخی دارستانەکان بن. لەگەڵ پۆلیسی دارستانی قەرەداغ دەرەچین وەکو خۆیان باسییان کرد ڕۆژانە لە ناوچەکە ئەگەڕێن و هەر سەرپێچیە وەکو ڕاوکردنی نایاسایی یان بڕینەوەی دار ببینن تۆماریەکەن و کەسی سەرپێچیکار سزایەن. ئێمەش ئەمڕۆ لەگەڵیان ئابین بزانین لە ڕێگەی ئەو کامێرە تایبەتانەی کە هەیەە و ئەو درۆنانەی کە هەیەە چۆن چاودێری ئەم سنوورە فراوانە. ساڵانە بەرنامەمان هەیە بە پێی وەرزەکان وەرزی کەڵارزمان هەیە وەرزی پاراستنی دارستانەکانمان هەیە چاکردنەوەیان ڕۆزی جوودبوونی ئاژەڵی کێویەکانمان هەیە بە پێی وەرزەکان ئێمە کار و چالاکیەکانمان گۆڕانکاری بەسەرادێ دیارە هەر لە وەرزێکە ڕاوێکی تایبەت هەیە ڕاوی کە و وەرزی جیاوازی هەیە ڕاوی ئاژەڵی کێویەکان هەر ئاژەڵێک ڕاوی لە ئەکوێتە وەرزێکەوە ئێمە بە پێی کات و وەرزەکان ئێمە پلانی کاتیمان هەیە بۆ وەرزەکانی کەڵەهارز بۆ جوودبوونی ئاژەڵی کێویەکان بۆ کاتی ڕاوەکە و لە هەمان کاتە پلانی هەمیشەییشمان هەیە بۆ بەردەوام مەفرەزەکانمان لە جوڵان بە درۆن چاودێری ناوچەکانەکەین بەرزاییەکانەکەین خۆ لەگەڵەوەشدا
کامێری چاودێریمان هەیە لە قۆپیەکانی قەرەداغ بەردەوام هەموو ئەو ناوچانەی کە ئاژەڵە شێوەکانی تێکەوێ چاودێریانەکەین بەڵێ 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 چیترتان هەیە جگە لە کامێرای چاودێری ئەوانە خۆتان بەردەوام کە دەرەچن مەسەلەن ئەگەر دیارە لە خەڵکی ناوچەکە بەڕاستی خەڵکی ئەم ناوچەیە جیاوازە ناوچەکانی تر خەڵکی ئەم ناوچەیە خۆشەویستێکی تایبەتیان هەیە بۆ ژینگا بۆ سروشتی ناوچەکە هاوکاریەکی و هەمانگێکی باشی خەڵکی ناوچەکەکەن چەند کەسایەتێکی دیاری ناوچەکەش بەڕاستی جێی دڵخۆشی هەمیشە پشتیوانمانن لە پێناو پاراستنی ناوچەکە هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی معنەویشەوە پشتیوانمانن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین برەو بەم ژینگە جوانە بین و بەرەو پێشی بەرین ئەنجاک بەڕاستی ئەوەشی جێی دڵخۆشیە کارمەندەکانمان لێرە کۆمەڵێک کارمەندن ئێستاکەنە زیاتر خەڵکێکن هەرێکیان لە ئیشەکەی خۆیان تێگەن لەگەڵەوە خۆشەویستێکی تایبەتیان هەیە وەکو ماڵی خۆیان وەکو ماڵی خۆیان سەری هەموو ژینگەکە بەڵێ بەڵێ ژینگەکەیان خۆشەوێ هەستەکەنەوەوان ساڵانێکە هیلاک بوونە لەگەڵ ئەم ژینگەیە خۆ ئێستاکەنە زۆر جار بەبێ ئەوەی کە ئێمە تەوجیهیشیان کە خۆیان سێرچەکەن واتە گەڕێن بۆ ئەوەی کە لە چۆ دیاردەیەک ببینن کاری لەسەر بکەن ئەگەر سەرپێچی کارێک دەستگیر بکەن چۆن سزایەن یان چۆن ئاگاداریەکەنەوە لەوەی کە جارێکی ترە و کارە دووبارە نەکاتەوە دیارە ئێمە لە هەر کاتێکا سەرپێچی کارێک دەگیرێت پێویستە ئێمە بەڵگەی تەواوی تاوانی لەسەر تۆمەتبار کۆ بکەینەوە لە شوێنی مووقعی ڕاوەکە لە شوێنی جەریمەکە ئێمە ئەو شوێنانەی کە جەریمەکەی لێکرێت تاوانەکەی لێکرێت ڕاوەکەی لێکرێت ئێمە لەو کاتە هەوڵ ئەو پۆلیسانە ئەو کارمەندەکانی خۆمان هەر لە مووقعە یەکسەر هەموو بەڵگە تاوانیەکان لەسەر تۆمەتبار تەسبی دەکەن. مثلەن هەواڵێکمان پێ ئەدرێ یاخود خۆمان ئەڕۆین مەفرەزەیەکە لە دەرچوونێکە حاڵەتێکە بینین یاخود کەسێکەیە کارێکی ناسایی یان تەقەی کردووە یان ڕاوچیەکەیە پێش گەشتنی مەفرەزەکە من درۆنەکە هەڵەسێنم ئەچێتە ئەو شوێنەوە و بۆی ئەگەر کەسێکی لێبێت نەتوانێت تا پێش گەشتنی مەفرەزەکە بڕات ئێمە بتوانین لە ڕێی ئەوە حەزمیکەین. ساڵێکیان بەفر زۆر باری بوو عنی زستان بوو بەفرێکی زۆر باری بوو ئەتوانم بڵێم ئەژنوێ بەفر باری بوو کابراایەک مانگل لە ڕاوە ئەترەویش دیار بوو هانای ئەویست چۆرچۆنێگەیە خۆی لێ بشارێتەوە نەڵێ بۆ ڕاواتومەی و هاتم گیاوە کەرێشکی ماڵی بکەم. سەرڕای ئەو سزایانەی لەسەر ڕاوکردنی ئاژەڵی کێوی دانراون ساڵانە سەدان ڕاوچی لە هەرێمی کوردستان دەستگیر دەکرێن. دیارە ئێمە لە کاتێکە کە باسی ئەم ساڵەکەین واتە ئەم چوار مانگە لە یەکەوە هەتاوەکو سیوەکی چوار لە ماوەی ئەم چوار مانگە 152 وڵاتی دەستگیر کراوە. سزای ڕاوکردن بەپێی جۆری ئاژەڵەکە دەگۆڕێت. بۆ نمونە سزای ڕاوکردنی پڵنگ یان ورچ 20 ملیۆن دینارە. هەروە سزای ڕاوکردنی ئاسک و مەڕی کێوی 15 ملیۆن و بۆ ڕاوکردنی بزنی کێویش 10 ملیۆن دینار دانراوە. ئەوە جگەلەوەی کە ڕاوچەکان سزای بەندکردنیش دایانگرێتەوە. هەروە سزای داراییش بۆ ڕاوکردنی باڵندەکان دانراون. دیارە ئەگەر ئێمە ئاماژە بە باڵندەکان دەین باڵەبان 10 ملیۆن دینارە سێکوژە و شینە قوڵنگ 3 ملیۆن دینارە بەپێی جۆری سەرپێچی سزاکە بۆ نمونە تۆزە پێشتر ئێستا برادری پرسیاری کرد مریشکی کێوی مریشکی کێوی پێشتر سزاکەی جیاواز بوو ئێستا سزاکەی 500,000 دینارە بەم جۆرە جۆری سەرپێچیەکان واتە جۆری ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان سزاکانیان جیاواز و بەڵام بیرمان نەچێت لە هەمان کاتە بەندکردنی یاسایش ئاهانگرێتەوە. لەسەر بڕین داری دارستانەکان یەک دارێک ئەگەر تەمەنی لە 150 ساڵ بەسەرەوە بێ دیارە سزاکەی 5 ملیۆن دینارە سزای مادەی وە سزای یاسایش ئەگرێتەوە لە هەمان کاتە ئەو کەسێکەوە ئەو داری بڕیوە کە تەمەنی 150 ساڵ بەسەرەوەیە هەروەکو ئاماژەم پێدا سزای یاساییەکەی واتە لە غەرامەی مادی 10 ملیۆن دینارە لە هەمان کاتدا ئەوە کەوێتە سەر دادوەرە بەڕێزەکان کە بۆ ماوەی چەندێ بەند دەکرێت.
بەڕاستی چەندێک لێرە بگەڕێیت و پیاسە بکەیت تێر ناخۆی لە جوانی سروشتی ئێرە لێرە بەردەوام دەنگی باڵندەکانیەت و چەندین جۆر داری جیاوازە بینی چونکە لێرە جگەلەوەی کە ڕاوکردن قەدەغەیە بڕینەوەی دارەکانیش قەدەغەیە خەڵکی ئێرە بە گشتی دار نابڕنەوە ئیلاگە دارەکە وشک بوو بێت هەروە ڕاوکردنیشان قەدەغە کردووە ژوای کردووە کە ژیانێکی زۆر جوان و سروشتی بۆ ناوچەکە بگەڕێتەوە و ئاژەڵە کێویەکان لێرە بە باشی ببوژێنەوە یەکێک لەو ئاژەڵانەی کە لێرە ژمارەیان زیادی کردووە بزنە کێویە کە ئێستا لەلایەن یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت لە ژێر ئەو ئاژەڵانە پۆلێن کراوە کە هەڕەشەی لە ناوچوونیان لەسرە بەڵام لێرە بوژاونەتەوە ژمارەیەکی زۆر بزنەکێوی لێرە هەن بەگشتی ئەو جۆرە ئاژەڵە لە وەرزی بەهاردا جوودبوونەکەن و لە کاتی جوودبوونیش هەر نێرینەیەک بەهێزتر بێت و قۆچێکی گەورەتر و درێژتری هەبێت ئەگەری جوودبوونی لەگەڵ مێینەکان زیاترە هەندێک جار لە نێوان 5 بۆ 15 مێینەیان هەیە یەکێکی دیکە لە سیفەتەکانی ئەو ئاژەڵانە ئەوەیە کە لە نێوان 12 بۆ 22 ساڵ ئەژین و هۆکاری ئەوەشی کە ئێستا ژمارەیان زۆر کەم بووەتەوە بۆ تێکچوونی ژینگەکەیان ئەگەڕێتەوە هەروەها ڕاوکردنی نایاساییەکێکە لە هۆکاری ئەوەی کە ژمارەی بزنەکەویەکان لە جیهانە کەمی کردووە بەڵام لێرە لەبەرەوەی کە ڕاوکردن قەدەغەیە لە ئاماندا و بە ئارامی ئەژین ئەو گۆمەی کە لە پشتمەوەیە دەستکردە و لەلایەن ڕێکخراوی سروشتی عێراقەوە دروستکراوە بەمەبەستی ئەوەی کە ئاژەڵە کێویەکانی ئێرە بتوان بە درێژایی هەر چوار وەرزەکە ئاوی لێ بخۆنەوە و لە چوارچێوەی ئەو پرۆژەیە دروستکراوەکەن بۆ پاراستنی پڵنگی کوردستانە اینجا لە خوارەوە ڕۆژانە با بڵین بە پێی ئەوەی کە شوێن پێ دیارە لەوێ دیارەکە ڕۆژانە ئاژەڵە کێویەکان یەن لەوێ ئاوەخۆنەوە جا بڕۆینە خوارەوە لە نزیکەوە ببینین لێرە شوێن پێی زۆر هەیە دیارە ئاژەڵەکانی ئەم ناوچەیە سوودێکی باش لەم گۆمە وەرەگرن چەند شوێن پێیەکم بینی هەچەنە زۆر بە جوانی دیار نەبوو بەڵام لە هی کەمتیارە چوو کە کەمتیاریش ئەگەر لەم ناوچەیە هەبێ بە تاکید دەویش سوودێکی زۆری بۆ ژینگەی ئێرە هەیە چونکە کەمتیارێکێکە لەو ئاژەڵانەی کە زۆر جار پاشماوەی ڕاوچیەکانی ترەخوا ئەوەش ئەبێتە هۆی پاکردنەوەی سروش یان جۆرێکە لە پاکردنەوەی سروشتکە پاشماوەکان زۆر زووتر شیە کاتەوە ئەیان خوا سوودێکی تری کەمتیار بۆ سروشتەوەیە کە ترشی گەدەی زۆر زۆر بەهێزە بۆیە ئەبێتە هۆی ئەوەی کە لە ناو دارستان ئەگەر نەخۆشیێک بڵاو بێتەوە زۆر جار کەمتیارەکان چونکە ترشی گەدەیان زۆر بەهێزە بەکتریا و ڤایرەسەکانە کوشن بۆیە ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکەن لە دارستان زۆر جاریان بێت بە ئۆتۆماتیکی ئەو شتەکەن اینجا ئەوەی کە تێبینیم کرد لێرە شوێن پێی هەندێک لە ئاژەڵە ماڵیەکان دیارە بەداخەوە ئێرە کە دروست کراوە بۆ ئەوەی کە ئاژەڵە کێویەکان بێن لێرە ئاو بخۆنەوە شتێکی تەندروست و باش نییە کە ئەگەر ئاژەڵە ماڵیەکانیش بێن لە هەمان شوێن ئاو بخۆنەوە چونکە ڕەنگە هەندێک نەخۆشی لە ناو دارستان هەبێت بگوازێتەوە بە ئاژەڵە ماڵیەکان یان بە پێچەوانەوە نەخۆشی ئاژەڵە ماڵیەکان بگوازێتەوە بۆ ئاژەڵەکان بۆیە وا باشترە کە ئێرە مادەم دانراوە بەس بۆ ئاژەڵە کێویەکان تەنیا ئەوان ئاوی لێ بخۆنەوە لە ناوچەی قەرەداغ تەنانەت ئاژەڵە گۆشخۆرەکانی ڕاو ناکرێن چونکە هەر یەکێک لە ئاژەڵەکان ڕۆڵی خۆیان لە سروش دەگێڕن و لە نێوبردنیان هاوسەنگی ژینگە تێک دەدات یەکێک لەو ئاژەڵە گۆشخۆرانەی لە ناوچەکەدا هەیە ڕێویە ڕێوی ڕۆڵێکی گرنگی هەیە لە کۆنتڕۆڵکردنی ژمارەی جرج و کەروێشکەکان کە ئەگەر ژمارەیان لە ڕادەی پێویست زیاتر بێت زیان بە کێڵگە کشت و کاڵیەکانی ناوچەکە دەگەیەنن هەروەها ڕێویەکان پاشماوە و کەلاکی ئەو ئاژەڵانە دەخۆن کە لەلایەن گۆشخۆرەکانەوە ڕاوکراون ئەوەش جۆرێکە لە پاکردنەوەی سروشت بەهۆی هەمە جۆرەتی ئاژەڵەکانەوە ناوچەکە بووەتە جێی بایەخی توێژەران
کۆڕژ ئارارات پسپۆری زیندەوەرزانیە و تاوەکو ئێستا لە لێکۆڵینەوەکانیان 185 جۆری جیاواز باڵندەیان لە قەرەداغ تۆمار کردووە کە 5 دانیان لە ئاستی جیهانیدا مەترسی لە نێوچوونیان لەسرە. باسی ئەومان کرد کە بەشێک لەو ئاژەڵانەی کە لە ئاستی جیهانی مەترسی لە ناوچوونیان لەسرە لەم ناوچەیە هێشتا ماونەتەوە. ئەمڕۆ لەگەڵ مامۆستا کۆڕش باسی ئەو ئاژەڵانە ئەکەین کە جەنابیان نزیکەی 16 ساڵە لێکۆڵینەوە توێژینەوە لەم ناوچانە ئەکەن و ئەو ئاژەڵە دەگمەنانە تۆمارەکەن کە لە ئاستی جیهانیە مەترسی لە ناوچوونیان لەسرە بەتایبەت لەم ساڵانەی دوایی سەرنجی زیاتریان لەسەر باڵندەی سیسارک بووە. با لە خۆی بپرسیم زانین چ لێکۆڵینەوەیەکیان لەسەر سیسارک کردووە و چەند سیسارکیان لێرە تۆمار کردووە. بەڵێ بێگومان لە جیهانە باڵندەی سیسارک زۆر کەس لی تێگەچێت لەگەڵ سیسرکە سیسارک یعنی بەڵێ فەرقی هەیە داڵیشی پێوتر داڵی میسری. داڵی مصری ئەمە گرنگی تایبەتی خۆی هەیە لە سیستمی ژینگەیە لەسەر ئاسی جیهانی مەترسی لە ناوچوونی لەسەر بەهۆی کۆمەڵی هۆکارەوە یەکێک لەوانێت تێکچوونی و ژینگانەیە لە کاتی چکەمان باڵندانە باڵندەی کۆچەرین یان لەو کاتی کۆچکردنیانە ڕاو ئەکرێن یانە گیریانیان بەچکەکانیان کۆکرێتەوە بە تایبەتی لە کوردستانیش هەم دیاردەیە زیای کردووە بۆیە بەڵام لە ناوچەی وەکو قەرەداغە خۆشبەختانە ئێمە نزیکەی 12 جووتمان بەدی کردووە کە ئەمانە گەرمیان و کوێستانەکەن لە بەهارە ڕۆکەنەوە ئەم ناوچانە ژمارەیەکی بەرچاو هەیە بۆ پێی سیستمی ژینگەی لە قەرەداغە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە وای کردووە کە داڵی میسری و لەگەڵ داڵی چۆڵی گریفن کە لەم ناوچەیە ژمارەیەکی بەرچاوە بینرێ داڵی گریفن نزیکەی زیاد لە 300 دانەمان بینیوە لەم ناوچەیە کەمەوە کات وەکو ئیندیکەیتەرێک وەکو هۆکارێک هەژمار کرێت کە سیستمی ژینگەی لەم ناوچەیە وەکو خۆیمە ئەمە ژەگەڕێتەوە بۆ چی دوایی نەسەر باسکردنی بۆ هۆی بوونی کۆمەڵێک باڵندەیەوە کە لە سیستمی ژینگەیە لە هەرمی خۆراکیە لەسەرەوەن کە بوونی ئەمانەوەی کردووە کە گرنگی تایبەتی خۆی هەبێ وا بکات ئەمانە چۆن لە سیستمی ژینگەیە هەمویان تاوکەری یەکترین مرۆڤیش بەشێکی بچووکە لەو سیستەمە ژینگەیە لەسەر ئاستی جیهانی ئەم سیستەمە ژینگەیە بڵێن سیستمی داربەڕۆی زاگرۆس کە مەترسی لە ناوچوونی لەسەر بەڵام قەرەداغ خۆشبەختانە وای کردووە کە لەسەر ئاستی کوردستان و ناوچەکە گرنگیەکی تایبەتی هەبێ بە پێی هەڵسەنگاندنەکانی بۆ نمونە کۆمەڵێک پێوەرمان هەیە کە بۆ ناوچەیە دەستنیشانیکەین بۆ جۆراوجۆری زیندەوەران یان بڵێن بۆ باڵندە بەدەل لە داڵی مصری سەرەکەی بازی خاڵایی گەورە هەیە شابازی هەیە بازی دەشتی هەیە کۆتری قومری ئەوەی لە زۆربەی زۆری کولتوری ئێمەشان ناوهێنرا قمری شێکەلوانی کە لەسەر ئاسی جیهانی مەترسی لە ناوچوونی لەسرە بۆیە بە پێ و هەڵسەنگان و بە پێ و پێوەرانە قەرەداغ گرنگیکی تایبەتی خۆی هەیە بە پێ و توێژینانش کرا ئەو ناوچانی کە ڕوبەری دارستانەکانیان زۆرەوە کات کە چانسی بارانبارەنگ زۆر بێ هیچ بۆی چیەوەسەیەکی دارستانەکانی تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە و چڕی وەکو خۆی ماوەتەوە بەدەر لەوە سێرەکەی جۆرە باڵندەیەک هەیە ئێمە لە جیهانە و لە کوردستانی شەبەکانێنین وەکو ئیندیکەیتەرە بۆی بزانین کە دارستانەکانی داربەڕووی بەتەمەنن وەکو خۆیەتی یان ئەو سیستەمی ژینگەی دارستانانن لە ناوچون پێوتێ میدڵ سپۆتت کوتپێکە جۆرێکی دارکۆنکەرەیەک کە ئەم جۆرە دارکۆنکەرەیە لە ناوچەیە کە داربەڕووی بەتەمەن و بەرزی لێ نەبێت نابینێ بەڵام خۆشبەختانە سێرەکەی ئێمە بە پێوتێ ژینانی کدومانە لە ناوچەیەکی قەرەداغە ژمارەیان لە زۆر بوونە ئەم سیستمی ژینگەی هەیە بە تایبەتی دارستانەکانی داربەڕخوا نەخواسە لە ناوچێ دەبێتە هۆی کێشەیەکی گەورە بە تایبەتی بۆ نەک هەر بۆ باڵندە ئاژەڵێکی بۆ خودی مرۆڤەکان خۆی چ زەرێک لە مرۆڤەکە مامۆستا یەکێ لەو شتانێک کە مرۆڤە وەکوتم ئەمە وەکو هێڵێکی بەرگری وایە بۆ کۆمەڵی نەخۆشی خوا نەخواسە بڵاو بێتەوە لە ناو کوردستانە. ناوچەی قەرەداغ یەکێکە لەو ناوچانەی کە سروشتێکی پارێزراوی هەیە و لەبەرەوەی کە لەو ناوچەیە ماوەیەکی زۆرە چەندین ساڵە کە ڕاوکردن قەدەغەیە. کاک شێخ دلێر یەکێکە لەو کەساتیانی ناوچەکە کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە پاراستنی سروشتی ئێرە و هەروە لەوەی کە ڕاوکردن قەدەغە بێت لەو ناوچەیە. حەزەکەین لەگەڵ خۆی قسە بکەین باسی ئەومان بۆ بکە کە چۆن وایان کردووە سروشتی ئێرە جوانتر ببێت و ژیانی ئاژەڵە کێویەکان بۆ ئێرە بگەڕێتەوە. دیارە بیرکردنەوەی
کە خەڵک وشیار و وریا بکەیتەوە ڕاونەکە لەوێەوە سەرچاوەگرێ کە هەموو کۆمەلگایەک لە ڕاستیە کە ژینگەیەکی پارێزرا و جوانی هەبوو ئەوە دەلیلە بۆ پێشکەوتنی ئەو کۆمەلگایە ئەو میلەتە. جا لە شاخی خۆپی حیواناتی کێوی هەیە، بزنە کێوی و کاڵەکێوی و پڵنگ و حتا پڵنگیشی لێ زۆرشتی تریشی لێ ئیتر باسی ژینگە بە هەموو شتەکانیەوە جوانە بە چەقەڵ و گورگ و ڕێوی و داڵ و پەلەور و ئەمانە هەمووی ژینگە خۆشەکەن و هەمووی پێویستی ژینگەیشە لە ڕاستیە. ئەو چەند ساڵە زۆر سیرمان کرد لە هەموو لایەکەوە هێرشە بۆ پاکتا و ئەنفالکردنی حیوانات و ئاژەڵەکەویەکان وەگشتی بەڵێ. بۆیە لە ساڵی 95 وا هات بە خەیاڵما وە کۆڵەیەک مشاوەرەیەک لەگەڵ خەڵکی ئەم دیهاتانەی دەوروبەرمان بۆ ئەوەی بە هەمومان بتوانین یارمەتی دەری یەکتری بین بۆ ئەوەی کە ڕاو نەکرێت. لە ڕاستیدا دیهاتەکانیش هاوکاری زۆریان کردین بۆ ئەوە ئەم دیهاتانەی دەوروبەرمان تاوای لێ هات کە حکوومەتی شتوانی پۆلیسی داریستان بنێرەتە قەراغ فەرعێکی لێ کرایەوە. ئەو فەرعەش دەورێکی هەبوو بەڵام بەڕاستی هەتا ئێستش من هاوکاریانم بۆ نەکردنی ڕاو. ڕووبەری ناوچەی قەرەداغ نزیکەی 253 کیلۆمەتر دووجایە و لەلایەن ڕێکخراوی یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت وەکو ناوچەیەکی خاوەن هەمە جۆرێتی زیندەوەران هەژمار دەکرێت. نزیکەی 30 بۆ 40 جۆر ئاژەڵی کێوی لە قەرەداغ تۆمارکراون. هەروەها بەهۆی پاراستنی سروشتەکەیەوە ساڵ بە ساڵ ژینگەکەی دەبوژێتەوە و ژمارەی ئاژەڵەکان زیاد دەکەن.